لە سەرنجام دەدەین و دواتر ئەوەی تەواو بووینە دەخینە دەنگدان بە دەنگدان یەکلایی دەکەینەوە. بەڕێزان بۆ گفتوگۆ لەسەر مادەی 115 دەرگای گفتوگۆ دەکەینەوە. ئەگەر مادەکە بخوێنن بەڕێزان لجنەی پەیڕەو سێم ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی مادەی 115 ئەو فراکسیۆن و پەرلەمانتارانە دەگرێتەوە کە بەشداری پێکهێنانی کابینەی حکوومەتیان کردووە ناکەن ئان ناکرێن حکوومەتیان نەکردووە ئەوە نەکردووە ئەوەش ئیزافە بکرێت بۆ مناقشە لەسەر ئەم مادەیە